پێش 4 ساڵ لە هەرێمی کوردستان ڕیفراندۆم کرا. لێکەوتەکانی ڕیفراندۆم چی بوون؟ هەرێمی کوردستان چی لەدەستدا و پاش 4 ساڵ چی بەدەستهێنا؟ من گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە ئەکەم لەگەڵ ستان عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەوخۆ میوانی 22/8. کاک ستان بەخێر بێت. سپاس. بۆ ئەوە بۆ شێوەیە باسی ڕیفراندۆمەکرێت. بۆچەوە بەو شێوە باسەکرێت لەبەرەوەی 4 ساڵ بەسەر ڕیفراندۆم تێپەڕیوە قسەیەکی شوان لای هەیە کە سەکردێکی دیاری چینە لێ پرسن ڕاچێ بەسەر شۆڕشی فەڕەنسا ئەڵێ لە پەنجاکان پرسیاری لەکەن شۆڕشی فەڕەنسا یعنی تقریبا 200 ساڵ بوو تێپەڕی بوو ئەڵێ 200 ساڵ کەمە بۆ سەنگاندنی شۆڕشی فەڕەنسا یعنی 200 ساڵ کەمە بێگومان 400 زۆر کەمە بۆ سەنگاندنی کردەی ریفراندۆم بەڵام ئەگەر ئێمە ئەوراقانی ئێستا هەڵ بدەین لەسەر ریفراندۆم وەکو مافێکی هەموو گەلانە بە گەلی کوردستانیشەوە و ئەگەر خلاف هەبوو بێ لەسەر ریفراندۆم خلافە لەسەر تەوقیتەکەی لەسەر ئەنجام ینی لەسەر تەوقیتی جێبەجێکردنی ریفراندۆمەکەەوە دەناوەکو ماف کەس قسە ئەوە ناکەوە هێزە سیاسەکانی کوردستانیش لەسەر ئەو بنچینەیە پیان خۆش بوو ریفراندۆم نەکرێ ئەگەر بکرێت تاژیر بکرێ دەناوەکو مبدە کەس دژی نەبوو وەکو کراش کێشەیەک نییە ریفراندۆم کرا لە ئەنجامی خوێندنەوەی هەڵا بۆ باردۆخی سیاسی ئیقلیمی نێودەوڵەتیش یعنی ئەو کەسانەی کە بۆ نمونە کوردستان بۆ مای خێر و بەرەکەت بۆیان لەڕووی نەوتەوە لە ڕووی بازرگانی لە ڕووی ئابوووریەوە لە کاتی ریفراندۆمە بەفریای گەلی کوردستان نەکەوتن کەواتەمە دۆستایەتێکی هەڵەیە کەواتەمە خوێندنەوەیی غەڵەتە بۆ دۆستایەتەکانی کە لە کوردستان هەیە. بۆچی ئەمە پارتی ئیتیامەکەین بەم شتا بۆ حاشاکردنی لەوەی کە خەڵکەش بەشداری کردووە لە ریفراندۆمە یان لە کردەی ریفراندۆم هەمومان دەنگمان پێداوە لەبەرەوەی پارتی بەو ئیدارەدانی مەلەفی سیاسی لە کوردستان لە 4 ساڵی ڕابردووە نەیتوانی ئیجماعێکی نیشتیمانی گەورە دروست کە لەسەر ریفراندۆم لەسەر سیاسە کوردستانەکان لەسەر ئەوەی کە چۆن ڕوبەڕی نتیجەی ریفراندۆم ببینەوە یعنی ئەستا مەسەن تۆ گەر بێنە سەر بەرچاوی خۆت شێخ مەحموود شەڕی بەدەرکی ئیدی کردووە مەسەلاً بەردە قارەمانی کردووە خۆ خەڵک لەسەر ئەو ناکات بە شێخ مەحموود ناڵە بۆچی ئەم شارەت کرد مێژوو ئەم هەڵسانگان دەکە کە باش بوو شەڕی ئینگلیز کرایان شار نەکرا بەڵام هەموو کەسێک لەوە لەسەوە ڕێکەوتووە کە شێخ مەحموود بەمە قارەمانەتێکی سەلماندۆ بەڵام بەنەتی کەس ناڵێ شەڕی بەردە قارەمان بوو بەمای سەرکەوتنی گەلی کوردستان ئێمە کە ریفراندۆم سیرەکەی ریفراندۆم نەتیجەکەی پێمان دەڵێ شکستمان خوارد لەسەرخستنی ئەو ئامانجانەی کە ریفراندۆمی لە پێناوداکرێت ئەگەر ریفراندۆم ئەگەر بۆ سەربەخۆی کوردستان بوو بێ جێبەجێنەوەکەوە ئێستا ئەمڕۆ هەر ئەمڕۆ کە ڕێیادی ریفراندۆمە لە هەولێر کۆنگرەیە کراوە بۆ چارنووسی عێراق معناوە کێ بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بوو تاری خوێندەوە نەوترا بەڕێز سەرۆکی کوردستان وترا بەڕێز سەرۆکی هەرێمیزان معناوەیە نەتیجەکەی کوردستانی عێراقی فیدراڵی هێشتا هەرێمی عێراقی فیدرالی بەش ینی کوردستان هێشتا بەشێکە لە هەرێمی لە عێراق کەواتە نەتیجەی ریفراندۆم ئەو نەتیجە نەبوو کە خۆمان ویستیمانە ئێمە بین هەگەر هەسەنگاندەیەکی ورد بۆ ئەمینە بکەین ئەمە ریفراندۆم شکستیانە دوای هەر شکستێک تۆ مەفروضە بێ کۆی کەیتەوە ئەم شکستە کێ باجەکەی یاکات پلەی گەلی کوردستان هەمووی دای بەڵام ئەگەر کێ مەسئولیەتەکەی ئەبێ هەڵبگرێ من پێم وایە پارتی سەرۆکاتی پارتی بە شەجاعەتیان تێدا بێ ئەم مەسئولیەت هەڵبگرن چونکە ئەوان کادەی با پێ دەڵم بۆچین لەبەرەوەی بوختانی بۆکەین سەرۆکی هەرێم لە پارتی بوو سەرۆکی حکومەت لە پارتی بوو پەرلەمانی کوردستان کە دەبایە سەرۆکی پەرلەمانی کوردستان لە حزب لە پارتی نەبوو لە حزبی کە بوو کاتە بستنەوەی گۆڕان بوو تعتیل کراوە کەواتە بەڕێوەبردننی وڵات جمگە سەرەکیەکانی وڵات بردننی وڵات بەدەست پارتیەوە بوو علاقات دیپلۆماسی دەرەوە بەدەست پارتی بووە پارتی بە خەڵکی کوردستانی وت سیاسی پارتی بە خەڵکی کوردستانی وت ئێستا هەلومەرج لەبارە بۆ ریفراندۆم ئەوە پارتی بوو لە شوێنە کەشتەکان هەوای دەکەن ینی هەموو حیزبەکان بەڵێ سەیردەمی پارتیانە کرد پێش 25 نا خۆەوە هیچ حەزێک سەری من ئەوە بکە پارتی بوو پێوتن ئێمە هەلومەرج لەبارە و کێشەمان نییە و پارتی وتی من ریفراندۆم ئەەکەم و نەتیجەکە شیاڵەگرم سەرۆکی پارتی وتی من وا حسابکەن شێت سەری خۆمە لەگرم و تەواو بڕاردرا کە تۆ ریفراندۆمەکەی زۆر باشەوە کە کردت ئەبێت دانیشتی دراسی نەتایجەکانی بکەین یەکەم سەربەخۆی کوردستان ئەلان نەکرێتەوەتە نەتیجەکەی نەگرتەوە یەکەم دووەم ئاسەوارەکانی ئەم ریفراندۆمە ئەبێ معالەجە بکرێ تۆ دوای ریفراندۆم حکومەتی عێراقی بە بیانووی ئەنجامدانی ریفراندۆمەوە گەڕایە بۆ ناوچە کێشە لە سەرەکان گەڕایە بۆ کەرکوو بە هێزێکی زۆری ئەسکەریەوە لە شەڕێکی نابەرامبەرە لە 16 ئۆکتۆبر
حکوومەتی عراقی گەڕایەوە بۆ ئەو ناوچانە بەهێزی حکوومەتی عراق فیدرالی گەڕایەوە بەهێزی میلیشاکان گەڕایەوە بەهێزی حەجی شعبی گەڕایەوە بە نەتیجەکەەوە بوو کە و ئەوەی کە بەرەنگاری ئەم ڕوبەڕۆبنەوەی کردەوە کێ بوو تەنیا هێزی پێشمەرگەی نیشتمانی کوردستان بوو چونکە بەڵگەکان واڵێ شەیدەکان واڵێن مریدانەکان وا دەڵێن پارتی تێ قوچان و بەجێهێشت لە جیاتیەوەی بێن هەڵسەنگاندنی ورد بکەن بۆ ئەوەی کە بۆچی بەرەنجامی ئەم ریفراندۆمە نەسەر بەخۆی بوو بەڵکو پاشەکشێ بوو بەڵکو دەدەستدانی بەشێک لە خاکی کوردستان بوو کە ئەکرا ئەم لە چوارچەوەی دەستورە ئەم بەشە خاکی کوردستان بگرێت و سارێمی کوردستان لە جیاتیەوە دراسەتی ئەو بکەن دێن خەڵکی تیامەکەن دێن توی تیامەکەن دێن منی تیامەکەن دێن خەڵکی تری تیامەکەن لە دەستکەوتی لە شانازی ریفراندۆمە خۆیان یەکەمن خۆیان شانازی یەکەم بەرخوانەکە بەڵام لە شکستەکان و دەرەنجامەکانیە ینی خەڵکی تیامەکەن ئەمە مانەوە لە هەڵسەنگاندنەکەیان دروست نییە و معناوە نەتیجەکەی هەتا ئێستا و دەرسی کە پێویستە لە ریفراندۆم وەربگرن وەریان بۆ ئەم پەلەپەلەکرا پەلەپەل لە چی داکرا لە هەڵسەنگاندن یا لە ریفراندۆم لە بڕیاردانی ریفراندۆمەکە تازە کرا ریفراندۆمەکە کرا ئەمە تاریخ جوابمانەداتەوە بۆچی پەلەپەل کرا مەخرەت چی غەرەزێکی سیاسی لە پشتەوە بوو چی دەوڵەتێکی داگیرکەری کوردستان یا چی وڵاتێک ویستی ینی ئەم سێوە کوردیە کە هێشتا ڕێک نەخرابوو هێشتا نەگڕ بەکاری بخورێ چی هەلو مەرجێک وای کرد ئەویان تاریخ جواب ئێمە دەداتەوە هەندێک وەسایق و بەڵگەنامە هەیە هەلیسەوە دەرکەوتون بەڵام ئێستا بێنە سەر نەتیجەی ریفراندۆم بۆ سەربەخۆی کوردستان بوو ئێستا کوردستان سەربەخۆیە ئێستا من تۆ کە قساکەین لە کەناڵی کوردستانەوە کوردستان سەربەخۆیە نەخێر کەواتە نەتیجەی ریفراندۆم نەتیجەکەی نەدا بەدەستەوە دێنە سەر ئاساوای ریفراندۆمکم معالەجە باش مادام ئاساوانی معالەجە ریفراندۆمەکە چییە ئەوەیە کە ئێستا کوردستانێک وەکو قسەکانی کاقوبات کە بڵاوتان کردەوە دەڵێ ئێمە کوردستان والی یەکەین وەکو جاران پێش ریفراندۆم دەنگی دلێ بێ لە بەغدا ئیزن دەنگی کوردستان کزە لە بەغدا بۆچی کزا لەبەرەوەی پاشەکشەمان کرد و لەبەرەوەی سیاسی کوردستانی نەیتوانی منطق و سیاست و حجەی خۆی سلمێنە جاران بە عێراقمان دەوت ئێمە پارێزەی دەستورین ئێمە دیفاع لە دەستورەکەین ئێمە مافەکانی گەلی کورد و گەلی عێراق پارێزین بەڵام دوای ریفراندۆم حجەمان زەعیف بوو کەواتە ئێمە نەتوانیمان ریفراندۆم بۆ سەربەخۆی کوردستان بەرین نەتوانیشمان حجەکەمان لە بەرامبەر دەوڵەتی عێراق بەقوت بێ ئەوەی کە ڕوویدا کەشفی حیجاب بوو نیەتەکانی ئێمە کەشف کرد بەبێ دەستکەوتەکانی ئێمە بەو شێوە بێ کە کوردستانی سەربەخۆ بەدەست بێن زۆر باشە ئێستاەوە نەتیجەکەی وازەحە کە کوردستان پاشەشی کرد خەتەری هەرە گەورە ئەوەیە تۆ دان بەو شکستە نەنێری تۆ نەی بڵێ کاکە من هەڵسەنگانی بۆ دەکەم بابێن زبرینەکان ساڕێشکەین و تۆ من تیامەکەی ئەو ئەگەردان بەو شکستەیە بنێ چی ئەگۆڕێ لە یەکەم تاریخ پێمان دەڵێ یابانەکان لە شەڕی جیهانی دووەمە شکستیان خوارد هاتن دانن بۆ شکستیان وتیان ئێمە غەڵەتمان کرد و ئێستا بۆ یابان ئەو دەوڵەتەی کە هەموو دنیا حەزەکە وەکو یابان بەڵام ئەوە شەڕ بوو ئەمەی تۆ فەرقی نییە ژاپۆنەکانیش کە لە شەڕی جیهانی دووەم ئینانەکە شەڕیانە کرد یەکەم دایان ئیمپراتۆر مقدسە دەوڵەتی یابان دەوڵەتێکی گەورەیە شەمسی ینی خۆری یابان لە هەموو دنیا بڵاو دەبێتەوە ئەمە هەموو مەفاهیمی نەتەوایەتی و گرنگن بەڵام نەتیجەکە چیە نەتیجەکەەوە بوو کە شکستیان خوارد کە شکستیان خوارد دوو شاری ژاپۆن وێران کرا وێرانەکان دانان بەو شکستی کە تۆ سەرەتای بۆ هەڵسەنگاندن سەرەتای بۆ ڕاستکردنەوە بۆچی توکە کاتە تۆ دۆستەکانمانەکات و چی لە نەیانەکانمانەکە ئێستا کاکە خاوەن ئێستا تۆ لە ماڵێکە حساب کە تازەیەک ڕۆدا کێشەیەک ڕۆدا عیلەکە سەر ناخن بەسەرێکیەوە کێشەکان حەڵکەن پێکەوە کە تۆ ینی براگەوری تۆ لەو معادلەیە پارتی بەخۆی دەوت من براگەورم لە ریفراندۆم برادرم سەرۆکی هەرێم لە منە سەرۆکی حکومەت لە منە پۆستە حەساسەکان لای منە هەموو ئەمانە لە بەردەستی منایە مەفروزە تۆ دەست پێشخەری بکەی لەوەی کە بی ئەنجامی ریفراندۆم چارەسەر بکەیت یعنی تۆ چی بەهێزی پێشمەرگی کوردستان دەڵێ بەهێزی پێشمەرگی نیشتمانی کوردستان دەڵێ وڵات تۆ خیانەتێک لە 16 ئۆکتۆبر لە کاتێک خۆی فەرماندەی هێزی پێشمەرگی کوردستان بی معنای وایە تۆ ئیداری و مەلەفەت بەغەڵەت داوە کەواتە واضحە شتەکە ناکرێت تۆ نەتایجی ریفراندۆم بۆ نەگریتەوە بەڵام باسی حکایەتی پێش ریفراندۆم و ڕۆژ ریفراندۆم بکەیت ئەبێت و عیلاجی جاران دەنگمان لێر بێت ئەبێت دەنگ چۆن وەکو جاران دەنگمان لێر بێ سیاسی سەربەخۆ خۆمانمان بێ وەکو نیشتمانی کوردستان سیاسەتی تەرزی یەکێتیانە تێڕوانی یەکێتیانە سەرخەین تێڕوانی مامجلالان سەرخەین لە سیاسەتە کە تەنازوی لێ نەکەین ئێستا ئەمە لە بەرنامەی هەڵپەیمانی کوردستاندایە کە ئێمە نابێت دوای خەڵکەین ئەبێ خەڵک دوایمە نەکێ دوای مەفاهیم ڕاستەکانی یەکێتی نیشتمانی کوردستان کە دوای مەفاهیمانە کە مامجلال بۆ عێراق و بۆ کوردستان و بۆ سیاستی کوردستانی و لە پێش هەموو شتێک بۆ یەکێتی نیشتمانی کوردستانی دانا یەکێتی تۆنە پەیوەندیەکان لەگەڵ دراوسەکانمان لەگەڵ دۆستەکانمان بەڵێ ئەتوانێت کە سیاستی ڕاست ئەتوانێت دایمەن پەیوەندێکی باش دروست کاتەوە شەرت نییە تۆ سەیری ئەمڕۆ کە 25 مانگە کە ڕۆژی ریفراندۆمە باشە
مؤتمر کراوە لە هەولێر باسی چارنووسی عێراق کرد تو خۆت ماڵی وێران تو خۆت چارنووسی خۆت ڕوون نییە مؤتمرەکە لەسەر چارنووسی عێراق بەسەوەی بەشێک لە سەرۆکۆزەکانی شەش پارێزگای عێراق کە باسی یاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئیسرائیلەکەن کاکە خۆ کەس بەڵام وەزارەتی ناوخۆی حکوومەتی ڕەمی ئاماگاداری نەبووین من باوەڕ ناکەم وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم ئاماگاداری ئەو بۆچی ئاگاداری ئیمێلەکەی من و تۆی بۆچی ئاگاداری ئەوە نییە کە مؤتەمەرێک لە هەولێر کراوە و تایدا بڕیاردراوە ئەمە بکەن ئەوە بکەن بۆچی ئاگاداری فەیسبووکەی من و تۆیە بۆچی ئاگاداری ینی فەیسبووکی خەڵکی بادینانە بەڵام ئاگاداری ئەوە نییە کە مؤتەمەرێک لە مؤتەمەری شەش پارێزگای لە هەولێر کراوە وەڵا ئاگاداری نین وەڵام من بەڕای من ئەبێ شجاعەتی ویان تێدا مەسئولیەتی ئەم شتە بگرن ئەستۆی خۆیان بڵێن ئێمە کردمانە بە ئاگاداری کردمان لە دەستمان شکاوە و چۆن سیاستەکانی دیکەش لە دەستمان شکاوە لەسەر ئینسان ئەبێ سەرەتایی یەکەم شت ئەتراب بۆ غەڵەتانە کایکا بۆی بتوانێت معالەجەی بکات کە تۆ ئەتراف کرد بە غەڵەت دەڵێ غەڵەتێکی خەلێکی لە شوێنەکە بە معالەجەی کەم بەڵام ئەتراف بە غەڵەتەکانە کەواتە لەسەر غەڵەتەکە بەردەوام کاک سەرنجڕا پرسیاری منەوەیەکە یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستی بە چەندێک کاتە تا بتوانێت ئەم پەیوەندیانە لەگەڵ دۆستەکان و نەیارەکانی کورد ئاسایی یەکێتی نیشتیمانی کوردستان پێش هەموو شتێک پێویستی بەوەیە کە دەنگێکی باش بێنێ لە چوارچەوەی هاوپەیمانی کوردستانە خۆی بزودەی گۆڕان و ئەمە مەسئولیەتی یەکێتی شەو مەسئولیەتی دەنگدەری کوردستانیشە خۆ کوردستان بۆیە واوێران بوو چووکەیەکی دەنگی تیا کەس بوو لە مەسئولیەتی زەعیفبوونی یەکێتی کە بوو بە دووسێ کەرتەوە لە ئەستۆی یەکێتیەکانە بەڵام مەسئولیەتی دەنگدانی خەڵکی کوردستان لە ئەستۆی خەڵکی کوردستانە بۆ یەکێتی بەهێزکەنەوە بۆی سیاسەتێکی مامجەلاریانە سیاسێکی یەکێتیانە سەرکەوتوو بێت سیاسێکی هاوپەیمانی کوردستان لە بەغدا سەرکەوتوو ئەوەی من لە قسەکەوت تێگەیشتم ئەم دەنگدانە بۆ پەرلەمانی عێراق ئەم بارودۆخە یەکلاییە کاتەوە هەموو دەنگدانێک لە بەڵام باسی دوای پرۆسی ئێستا کە مێسە لە پەرلەمان باسی پەرلەمانی عێراقین هەموو دەنگدانێک بێگومان یارمەتی حزبە سیاسەکانەدا لەوەی تەفویزی میلی وەربگرن بۆی بچن کاری باشکەن لە بەغدا ئێمە ئەم تەفویزە میلی وەربگرین پێنوێنەی باشمانە بێ زۆر ئەبێ ئەو نوێنانە ئەتوانن داکوکی لە سیاسەکانی هاوپەیمانی کوردستان بکەن. ستان عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەوخۆ میوانی 22 هەژ بوویت. سوپاس بۆ ئەمەدە.